هاوشێوەی بەردەوامی قەیرانە ئابووری و سیاسیەکانی هەرێم ڕۆشنی گەنجانیش بۆ وڵاتانی ڕۆژئاوا بەردەوامی هەیە و بەپێی ئامارەکانی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق ڕۆژانە ڕۆشنەدەرەوەی هاوڵاتیانی هەرێم ڕووی لە زیادبوون دەکات و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بووە بۆ وێزگەیەک بۆ دۆزینەوەی قاچاقچی و بە ئاگابوون لە ڕۆشنی گەنجان بە جۆرێک بەپێی ئامارەکانی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق تەنها لە ماوەی دەمانگی ڕابردوودا 10,000 هاوڵاتی هەرێم ڕوویان لە وڵاتانی ئەوروپا کردووە و بەم پێیش مانگانە نزیکەی 1000 هاوڵاتی کۆچ دەگەن بە چەندین ڕێگای پڕمەترسیداردا کە هەندێک جار ئەو کەسانی بەرە و دەرەوەی وڵات کۆچ دەکەن بێسەر و شوێن دەبن یاخود زیندانی دەکرێن و بەشێکیشیان گیان لەدەست دەدەن بە جۆرێک تەنها لە سەرەتای ئەم ساڵەوە نزیکەی 2000 پەنابەر لە دەریای ناوەڕاستدا خنکاون و بە سەدان پەنابەری تریش بێسەر و شوێن بوون. ئامارەکەی ڕێکخراوی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق ئاماژەی بەوە کردووە ئەو کەسانی لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی ئەوروپا کۆچ دەکەن لە سەدا 15یان لەگەڵ خێزانەکانیاندا کۆچ دەکەن و لە سەدا 85یان بە تەنها ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن. لەو ڕێژەیەش پشکی شێر بەر پارێزگای سلێمانی دەکەوێت کە نزیکەی 4000 هاوڵاتی کۆچیان کردووە و لەو ناوچانێش کە زۆرترین گەنجیان تێیدا کۆچ کردووە قەزاکانی دەربەندی خان و کەلارە. هەر بەپێی ئەو ئامارەی دەست کەناڵیەنارتی کەوتووە لە 6 مانگی ڕابردوودا 42 تا 48,000 هاوڵاتی ئێزیدی کۆچیان کردووە کە ڕۆژانە 250 هاوڵاتی ئێزیدی ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن بە تایبەت وڵاتی ئەڵمانیا کە لە ئێستادا 4 بنکەی نوێی بۆ وەرگرتنی پەنابەران کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵدا ڕەگەزنامەی ئەڵمانی بە پەنابەران دەبەخشێت. داخەوە دام و دەسەڵات و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی هەرێم لە دۆڵەکان و هاوڵاتیان هەرێمی کوردستان لە دۆڵێکان ئەمە وای کردووە کە بێئومێدی و ئارامی دروست بێ. بەداخەوەکو دەبینن لە ماوەی دەرەنجامی ئەم کە هۆکارانە کۆچێکی بەلێشاوی گەنجان لە ماوەی دەمانی ڕابردووە ڕووی لە وڵاتانی ئەوروپا و زۆربەی وڵاتان کردووە لە هەرێمی کوردستان لە ماوەی دەمانگە زیاتر لە 10,000 خانەوادە و گەنج بە پشکی شێری بەرکەوتووە لە ماوەی ئەم دەمانگ بۆ ساڵە ڕۆشتون. بەشێک لەو هاوڵاتیانی بەرەو دەرەوەی وڵات کۆچ دەکەن ئاماژە بەوە دەکەن شەڕی داعش و بەردەوامی قەیرانە سیاسیەکانی هەرێم و بێکاری و دانەمەزراندن و کەمی خزمەتگوزارە سەرەتاییەکان لە هەرێمی کوردستان بەشێکن لەو هۆکارانەی وای کردووە ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن. ئەوانەی ئەم نیشتیمانە بەجێ دێڵن بە شوێن نان و خۆشگوزەرانی دادەگەڕێن ئەوانەشی لێرە دەمێننەوە بە هەمان شێوە چاوەڕوانی خۆشگوزەرانین بەڵام نازانرێ ئاخۆ خەونی کامیان زووتر دێتە دی. بابانە نۆرێنەوەڕتی سلێمانی